ئەزان لە تەورێکەمیشماندا وەک پێشتر ئاماژەم پێکرد باز لە کەسایەتی دیاری ڕابوونی ئیسلامی دەکەنیش مامۆستا سلێمان پیرۆمەرەی بەرپرسی پێشووی لقی زانانی کۆمەڵی ئیسلامی کە دوێنێ لە شاری هەولێر وەفاتی کرد. ئەمڕۆ باز لە ژیانی دەکەین بۆەوەی کە ئەوەی لە ژیانیدا گوزەرا و لە ڕابوونی ئیسلامیدا هەیبووە لەگەڵەوەشدا کە تووشی ئەشکنجە و ئازارێکی زۆر درراوە زیندانی کراوە بۆی کە لە داوە و بانگەوازی خۆی هەر بەردەوام بووە. بەڵازان دەچینە لای تەورەیەکەمیشمانەوەیش زۆر بەڕێز کاکزانە سلێمان لە هەولێرە و میوانی بەرنامەکەمان دەبێت. کاکزانە ئەسڵای خوات لێبێت. عەلەیکوم سەلام فڵاسڵای خوای گەورە لە ئێوەش بێت. کاکزانەیان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین مامۆستا سلێمان کێ بوو بۆی کە زیاتر بینەران ئاشنا بن بۆ کەسایەتی دیاری ڕابوونی ئیسلامی و بە ئەزمونەکانی. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە زر پاداشتی بداتەوە سپاستانەکەین بۆ ئەو وەفایکەوە هەتانە بۆ ئەو پیاوە کە زانایەکی ئاینی ئیسلامی بوو و هەروەها لە هەمان کاتدا کەسێکی خزمەتکاری ئەم ڕابوونە بوو. دیارە باشی ڕەحمەتیمان مەلا سلێمان پیرۆمەری لە ساڵی 1953 لە دەڤەری باڵەکاتی لەدایک بووە. هەر بە منداڵیەوە دایکی وەفاتێکە و خاڵێکی کە حوجرە و فەقێ هەبووە ئەیباتە لای خۆی خوێندنی لەلا ئەخوێنێت و مەرحلەکانی خوێندی زۆر لە لای ئەو ئەبڕێ. باوکی مەرحوممان لە ڕۆژهەڵاتی و هەروەها لە تەواوی باشووریش لە تەواوی حوجرەکان خوێندوویەتی خوێندی مەلایەتی تەواو کردووە. ڕاستە وەکو ئیجازەی مەلایەتی وەکو مەرسوم و ئیجازەی مەلایەتی بەدەستنێناوە بەڵام سەرجەم مەرحلەکانی خوێندن و تەواوی خوێندی مەلایەتی تەواو کردووە. باشی مەرحوممان کە دوێنێش جەنابی مامۆستا عەلی باپیر ئاماژەی پێدا هەر لە سەرەتای ڕابوونی ئیسلامی کە ئەو کات ڕابطەی ئیسلامی بوو بە سەرپەرشتی مامۆستای گەورەمان جەنابی شێخ محەممەد بەرزنجی بە ڕەحمەتی خوا کە خوای گەورە دەرەجەی عالی کە هەر لەو کات پەیوەندی ئەکا بە ڕابوونی ئیسلامی تا ئەو کاتەی کە وەفاتەکە. دیارە مامۆستا لە ژیانی خۆی چەندین ناڕەحەتی و کۆسپوتەگەرە هاتە بەردەمی هەمووی هەر لە ڕێی ئەم پەیامە بووە لە ڕێی مەبدە و لە ڕێی فکر و لە ڕێی قەناعەت و لە ڕێی گەیاندنی ئەو پەیامە بووە کە هەرگیزا و هەرگیز ئامادە نەبوو سازشی لەسەر بکە ئامادە نەبووکەوە ڕۆژێک لە ڕۆژان تەنازل لەسەر ئەو مەبدە خۆی بکە. مامۆستای مەرحوم هەر بەوە ناسرا بوو کەسێکی حەقبێژ کەسێکی ڕازگۆ کەسێک بوو وەکو خەڵکانێک بەداخەوە کەوا بازرگانی بە دینەکەیانەکەن بازرگانی بە پیشەکەی خۆیانەکەن بەڵام الحەمدوللا هەتا سەری نایەوە ئەمانەتەی تەسمیلی خوای گەورە کرد هەر بە عیززەتمەندی هەر بە شکۆمەندی هەر بە گەورەی مایە مامۆستا. زۆر باشە کاکزانە دەڵێن کە مامۆستا خوا لێ خۆش بوو پەیوەندیکی کۆمەڵاتی لەگەڵ خەڵکدا زۆر باش و ئەمەش بۆتەوەی هەوێنی ئاشتەوای لە نێوان خەڵک و لە نێوان هاوڵاتیاندا. بەڵێ سپاس بۆ خوای گەورە جەنابی باوکمان بە ڕەحمەتی خوا کەوێت یعنی عیلاقەیەک هەر لە ماڵی خۆی هەر لە نێو ماڵی خۆیدا لەگەڵ کوڕەکان و کچەکانی خۆی ینی وەکو باوک و وەکو کوڕ و کچ تەحەمولی ناکرد وەکو ڕەفیق وەکو برادەر ینی ئەو سوحبەتەی لە نێوان ئێمە و لە نێوان ئەو هەبوو ینی قەناعەتم وایە کەم کەس ئەو ڕەفاقەتە ئەو برادەراتیان هەیە ینی ئەو سوحبەتانەی کەوا ئەیکرد جاروا بە تەلەفۆن زاروا بوو لە مەجلیس زاروا بوو هەر ینی لە ڕێگادا ینی تەلەفۆنی ئەکرد ینی جاروا بەس بۆ قسەیەکی خۆشی بۆ سوحبەت ئەوە وەکو ناوماڵی خۆمان لەگەڵ کوڕەزا و کچەزاکانی ینی بە هەمان شێوە ینی وەکو باپیرەیەک تەحەمولی ناکرد ینی ڕەفاقەت و سوحبەتێک و ینی برادەراتیش زۆر خۆشیانە بۆ هەموو پێیانەگۆ بابە مەلا ینی کاتێک ئاهاتن ئەگەر هات بە ئەوڕۆ بینی بیانە ڕۆژی پاشی هاتبانە باشیان پێداکرد ینی ئەویش بە هەمان شێوە ینی کەسێکی خۆشەویست بوو. ئەوە لەناو عایلەی خۆمان لەناو خزم و کەس و براکان و برازاکانی خۆشی بە هەمان شێوە ینی وەکو ئەوە تەحەمولی ناکرد کەسێک کە ناز بک بەجبە و عەمامەکەی خۆی کەسێک بک کەوا نان بخوا بەجبە و عەمامەکەی خۆی نا کەسێکی زۆر سادە و خاشی کەسێک بوو ینی پەرۆشی خزمایەتی بوو پەرۆشی لایەنە کۆمەڵایەتیەکەی بوو پەرۆشی ئەوە بووکەوە چۆن
لایەنە کۆمەڵایەتیەکە برەو پێ بدە هەموو خزمەکانی وا لێیەکرد کەوا جەم بن هەموو خزمەکانی وا لێیەکرد کەوا کۆ بن بەوەی کەوا بەقسە خۆشەکانی بەقسە ڕاست و ڕەوانەکانی چونکە باوشی مەرحوممان بە ڕەحمەتی خوا کەوێ زۆر دیراسی ژیانی پێغەمبەری خوایە کرد عەلەیهی سەڵات وسەلام تەنانەت ئەو کاتێک کە وەفاتی کرد کە دوای داکەم یەکەم کەسم گەیشتمە سەری بە خزمەتی گەیشتم ینی جگە لە قورئان و سیرە و ژیانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لە تەنیش بوو کەواتە کەسێک کەوا بەردەوام متابعەی ژیانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام حتمەن دەبێ ئەگەر چاو لێکردنەکەشی حرفی نەبێ خۆ دەکرێت سەدا بەشێکی ینی زۆری چاو لە ژیانی ئەو ئایزەمان کە کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەسێکی خزمەتی بوو تەنانەت لەو کۆمەلگایەکەوە بەڕێزیان لێی نیشتەجێ بوو کەسێک ئەگەر نەخۆش باە ئەگەر گەورە باە یان گچکە ئەگەر میر باە ئەگەر فەقیر باە ئەگەر خزم باە ئەگەر بێگانە باە ئەگەر کورد باە ئەگەر عەرەب باە بەس بیزانی باە تەنگ و چەڵەمەیەکی هەیە نەخۆشیەکی هەیە دەوروبەری خۆی کۆوە کردەوە چەند کەسێک ڕەفیقێکی زۆر نزیکی هەبوو ئەوانی کۆوە کردەوە دەیگو فلان کەس نەخۆشە با بچین سەردانی بکەین یعنی ئەو علاقە کۆمەڵایەتیە وای کردبوو کەوا باشی مەرحوممان لە لای هەمان خۆشەویست بێ هەر لەبەر ئەوەشە دەبینین ئەو کۆمەلگایە وەکو بڵێ هاتۆتە هەژان بۆی ڕاستە ئەو کۆمەلگایە هەمیان خەڵکی باڵەکایەتی نین خەڵکی تریشی تێدایە خەڵکی ئەترافی هەولێر و خەڵکی تری تێدا بەڵام هەمیان زۆر لە ئێمە پەرۆشترن بۆ باشی مەرحومان ئەویش هەر لەبەر ئەوەیەکەوە توانیتی ئەو علاقەتە کۆمەڵایەتیە پەرە پێ بدا گرنگی پێ بدا تەنانەتە من شتێک بەبیرم دێت ساڵاتی نەوەتەکان بوو 94 بوو یان 95 بوو یادی بەخێر ئەو کات گچکە بووم باوکەم کە بەعزەتەوە ئەژیا پیشەیەکی دیاری کردبوو بۆ خۆی جگە لە پیشەی مەلایەتی و ئیمام و خەتیبی بەرگدوری ئەکرد خەیاتی ئەکرد ئەنی ژیانی لەوە بەوە زیاتر دابی نەکرد ئەو کات بە خۆتان نەزان کەوا موچە و شایستەدارایەکان بەو شێوەیە نەبوون باوکمان کە بەوە ینی توانی بووی ژیانێکی گونجاوتر لە خەڵکی بۆ ئێمە دابینکە بەبیرم دێ گوتی کوڕم وەرە ئیشم پێێتە لە دەوری تەنەکەیەک یادوو تەنەکە بزات بەبیرم نایەت گوتی بە شەو ئەنی نزیکەی سعات دەی شەو ئەوانە بوو گوتی ماڵە فەقیرێک ماڵە داکێتیمەک لە فلان جێیە بڕۆبی بە ئەمن ئەو کات تێنەگەیشتم ئەو کاتێ نەگەیشتم کە مەبەست لەبەرچی لەبەر شەوە و لەبەرچی ینی ئێستا تێگەیشتم ئەو پیاوە کە علاقە کۆمەڵاتەکەی هێندە بەهێز بوو وای کردبوو کەوا فەقیر و هەژاران لەو کات کە خەڵک ینی ئەستەم بوو بتوانانی دوو جەم لەسەر یەک ناندابیم بکەی ئەو ئامادە بوو لە قوتی ئێمە بگرێتەوە لە قوتی خۆی بگرێتەوە بدات بەو ماڵە ئەویش تەنها بەچ کاتێک نەکوەکو خەڵکانێکەوە خۆی پێڵچێش ئەویش بە درەنگانی شەو کە بە ئێمەی ڕەوان کرد ئەو یەکە جارە ئەو ئەدرکێنم ینی ئێستا هەستی پێکەم کەوا باوشی مەرحوممان هەزار ڕەحمەتی خوای لێبێت کەوا ئەو کارێک کرد لەبەرەوە لە پێناخوا بێت زۆر باش دووبارە و سەد بارە ڕۆحی شاد بێ ئیشاڵڵا مەرحوم ماوەی بەهەش دەبێت و ئیشەڵڵا هەمووان ێوەش نمونەی جوانی وەفاداری بن و وەروە شوێنکەوتەی ڕێباز و پێڕەوەکەی پەیامە ڕەسوڵ الله و هەروەها جەنابی مامۆستاش بن کە هەولێر و پەیامە بوو بەس دەمەوێت مامۆستازانە لەسەر جەنابی مەرحوم مامۆستا سلێمان لە قۆناغەکانی جیاوازی ژیانیدا لە قۆناغی سیاسیش و لە قۆناغی بانگوازی و داوەشە کۆمەڵێک زەحمەتی زۆری بەسەردا هاتووە کۆمەڵێک جار ئازار و ئەشکەنجە دراوە با بڵێم کۆمەڵێک جار تووشی ئەوە هاتووەکەوە ماڵی پێ بگوازێنەوە ئەگەر باسێک لەو قۆناغە بکەیت بۆ لێکبەندیەک بکەیت لە قۆناغە جیاوازەکانەوەکەوە جنابی مامۆستا بۆچی ئەو هەموو مەینەتی و بۆچی ئەو هەموو ئەشکەنجە و ئازاری ڕوبەڕوو بێتەوە بەڵێ دیارە ئەو هەروەکو باسم کرد ئەو زۆر دیراسی ژیانی پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وسەلام فەرموو خۆ ئێمە لە پێغەمبەری خوا عەزیزتر نین قەیچێکە با ئێمەش ئاوارە بین ئێمەش دەربەدەر بین ئێمەش لێمان بدرێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە خوێنتنەوەک لە لاشەی مبارەکی دێتە خوارە قەیچێکە ئێمە یەکەم ئاوارەبوون و دەربوونی هەر لە دەڤەری باڵەکاتی کەوا یەکەم کاری مەلایەتی لە یەک لە گوندەکانە بێ لەوێ ڕاگوێزرێت و لەوێ وەکو بڵێ ئەمری
قبزی بۆ دەرەچێ بەڵام خی گەورە وەکو شتێک پاراستیەتی خی گەورە تاگەیاندی بە ئەمڕۆ ئەمە لە سەردەمی بەعس لەو سەردەمەش ینی چەندین جار تووشی سزن بۆ چەندین جار تووشی دەربەدەری بوو چەندین جار ماڵی پێگوازرا تەنان ببینێ ساڵی 98 وڵاوەڵم ئەگەر لە تاریخەکەی هەڵە نەبم لە بینی مەغریب و عیشالەیەک لە گوندەکان کەمەلا بوو الحەمدە لەوێ توانی خەڵکانێک لە دەوری ئەو داوێ لە دەوری ئەو سەحوەیە کۆکاتەوە توانی خەڵکانێک لە دەوری قورآن کۆکاتەوە ناحەزان بە ئیسلام و بە قورآن و بە مهنەی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام چاویان بەرایی نەدا چاویان ئەو تروسکایە نەبینی هاتن ئێستا وا ئەزانم ئەو کاتەیە هاتن لە دەرگایاندا بانجی بابمیان کرد بابم وەکو بڵێ ئامادە بێت بۆ شتێک ئامادە بێت بۆ کارێکی زۆر پیرۆز فەرمیێکیان لێ کرد و سواری ئەویان کرد هەر ئەوەندەمانزانی دەنجی چەند فیشەکێک کات ئێمە ئەو کات ئینا لایەکمان کرد ئینا لایەکمان کرد و گوتمان شەهیدیان کرد بەڵام بینیمان دوای ساعاتێک یا 2 ساعاتێک بە پێی خۆی گەڕایەوە هەموو قەلبیان هەموو گیانیان ئازارداوە بە لولەت فەنگ و بە قۆنداغەت فەنگ هەر لە پێنا ئەو سەحوە لە پێنا ئەو داوەیە ئەجا و ئازیزەمان زۆر زار گلەی لە هاوپیشەکانی خۆیە کرد نمونەی ئەهێناوێ دەیگو وەڵاهی ئەمن ئەوە بردمیان بەشەو بردمیان هەموو ئازاریان هەموو گیانیان ئازاردام هەموو قەلبیان شکاندم بەڵام ئەوە نەمردمەوە گەڕامەوە بە پێی خۆم گەڕامەوە دەبینی مامۆستا فڵان کەوا خۆ لە حەق نادا لە حەق ئەبورێ خۆی لە حەق کەڕ و مەست ئەکا کەچی ئەویش هەر بە مردنی خۆی ئەمرێت و بە مردنی خۆی مردووە نمونەی بەچە مامۆستایەش دەیناوە و هەر مامۆستا فڵانیش ئەو هەموو حەقی ئەگۆ ڕۆژێک لە ڕۆژان لە حەق لای نەدا کەسی ئەویش هە بە مردنی خۆی مرد ڕۆژێک دادێ ئێمە مردنێ قەردارین جا ئەو ئازیزەمان زۆر پەرۆشی ئەو خەڵکە بوو زۆر پەرۆشی ئەو دینە بوو زۆر پەرۆشی ئەوە بووکەوە ئەو داوێ ئەو سەحوەیە بە مەنزڵ بگا زۆر پەرۆشی ئەوە بووکەوە بتوانێت ڕۆژێک لە ڕۆژان ئەو خەڵکە تێ بگەێنێت تەنانەت دەیفەرموو وەڵای پەرۆشی ئەوەمە ئەو خەڵکە کە دنیای نەبوو قیامەتیشی نەبێ دەیگوت دەترسم بە دوای ئەو ڕێباز پێغەمبەر ناکەوێت بە دوای ڕێباز دەستکردەکانەکەوێت دەترسێن ماڵیان وێرانکەن بەدبەختیان کەم پەرۆشیان بوو جا باشی مەرحوممان نەکجارێک تەنانەت موقفێک لە موقفەکانی خۆی کە زۆر جار باسی ئەکرد کە دەست بەسەر کرا کە گیریا لە ئیمام خەتیبی دوور کرا زۆر بە بێنەزاکە زۆر بە بێئەدەبانە دەستگیریەکەن و ئەیبەن بۆ یەک لە دەستگا داپڵێسەرەکانی ئەو سەردەما ئەیبەن لەوێ بەڕێوبەری ئەو دەستگایە وەکو بڵێ بێئەدەبیەکەکە بەڵام باوکی مەرحوممان لەبەر ئەوە بە عزەتەوە ژیاب لەبەر ئەوە نانی بێعزەتی نەخواردب لەبەر ئەوە قوتابی مەدرسەی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام مردانە لی بەجواب دێ دەڵێ فلان کەس چونکە ئەیناسی دەڵێ فلان کەس ئەگەر تۆ بەڕێوبەری دائیرەیەکی دەستی عەلمانیەت بی من بەڕێوبەر و مدیری دائیرەیەکی ڕەب العالەمینم ئەو بێئەدەبیە بکەی لێرە هەردووک چاوت دەدێم ئێستا ئەگەر ئەو کەسە ئەو قسە ئەناسێتەوە من شاهدم لەسەر قسە مەسئولم لەو قسەی خۆی ئەوە لەو کات لەوێوە زۆر بە ئەدەبانە ئەترسێ کابرا وەهمێک و ڕوعبێک خوای گەورە ئەخاتە دڵی ئەو بەرپرسە لەوێ چەند ڕۆژێک هێڵنەوە لە سزن دوایە وەکو بڵێ پیشەکەی ئەگوازنەوە بۆ ناو وەزارەت ینی لە ئیمام خەتیبی لە دەڤەری باڵەکایەتی لە گوندێکی دوورەدەست ماڵی لەوێ دەیگوازنەوە بۆ ناو وەزارەت لە ناو وەزارەت داواین پێەکەن لەوێ هەمان مووقیف تووشی باشی مەرحوممانە بێتەوە وەزیر ئەوێ یەک لە وەزیرەکان لەیەک لە کابینەکان خۆی تۆڕاکات و ئەڵێ تۆ وات کرد تۆ تیرۆریستی تۆ نازەم چەند دەڵێ ئەگەر من تیرۆزم ئێوە تیرۆریسترن لە من تیرۆستنی من هەڵگر ڕێبازی پێغەمبەری خوام عەلەیهی سەڵات وسەلام ئەو کات پەنجە بۆ وەزیرەکە ڕائەکێشێ دەڵێ ئەگەر ئەتۆ وەزیری ئەوقافێکی دەستی عەلمانیەت بی من وەزیری کاروباری پەروەردیگارم لە یەکێک لە مزگەوتەکان بۆت نێ خۆت لە من تۆڕەکەی دەتوانی فەسڵم بکەی دەتوانی موچەکەم ببڕی بەڵام ناتوانی دەنگ لەسەر من هەڵبڕی بە هەمان شێوە کە دەبینی باشی مەرحوممان ئەو عیزەتەی هەیە دەبینی کە ئەو کەرامەتەی هەیە دەتوانی کە توانیوێتی نانی بێ عیزەتی نەخوات ئەو کاتە زۆر بەڕێزەوە دەڵێ مامۆستا ژوورێکی بۆ دیارەکە دەڵێ لێرە دەوام بکە کە دەزانێ مامۆستای باوکمان کە هیچ نەنجێکی نییە کە هیچ خراپەیەکی نیە تەنها خێر و حەسەنات و هەروە لەناو ئەو ژوورەش کە چەند کەسێکی لەیە لەوێ داوەکە ئەگەیەنێ ینی ئەوێش ئەکاتە شوێنی داوای خۆی ینی ئەقۆزێتەوە لە هەمان کاتدا ئەو وەزیرە بانجیەکە زۆر بەڕێزەوە زۆر بە احترامەوە زۆر بە احترامەوە دەڵێ مامۆستا چ مزگەوتێکت پێخۆشە شوێت پێخۆشە با نەقلی ئەوێت بکەم بەڵام باشی مەرحومان گوتی حەزم لێ هەلناو خزم کەسی خۆم بووم بەڵام بەداخەوە لەوێش ئەو کات هەر مزگەوتیان نەداوە کەسێشتریان لە جێدانا و نەیانتوانی نەکراوە ئیمام خەتیب زۆر باشە
ماوەستا زانە بە چ بوارێکی باوکت سەرسام بوو بۆی کە لە تەمەنی خۆتەوە لەگەڵ باوک تا ژیایی چ بوارێکی پێی سەرسامی کە بێتە جێگەی سوود و ڕەزامەندی خوای گەورەوە بێتە جێگەی سوودیش بۆ هەموو لایەک؟ وڵای ژیانی باوکمە من بە حکمی پیشەکەشم کە هەر لە سەر وەسێتی ئەو پیشەکەمە هەڵبژات ڕاستە ڕەنگە تا دوور نزیک دوور خرامەوە منیش دوور خراپمەوە بە شێوەیەک لە شێوەکان لە پیشەکەم بەڵام من شانازی بەوەکەم کە کوڕی ئەوم و هەروە شانازی بە پیشەکەی خۆمەکەم کەوا هەڵگری ئەو ڕێبازم کە ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ژیانی باوکم هەمووی بەڕاستی پێی سەرسام زۆر لێی نزیک بووم بەردەوام ئاگامان لێک بوو بەڵام حەقەکەی بوێریەکەی بەڕاستی لە هەر مەجلیسێک بە یعنی داوای خۆی ئەگەیان تەنانەت ئەگەر هاتوو هەر کەسێکی لێ بووە. دوێنێ مامۆستایەک بۆی باس کردم دیار بوو لە یەک لە مەجلیسەکان چەند قسەیەکی حەقەکە کە قسە حەقەکانیەکە دەنجی تۆمارەکرێت چەند بوو دەڵە و چەند کەسەیەکی ناکەس بە چە قسەکانی تەزیلەکەن لە یەک لە دەستگاکە بانگە کرێت ئەوش دەڵێ مامۆستا قسەکانی جەناب دەڵێ خۆم باشکراوە عاڵم ئەوە هەرعەیب بە ئەو قسانە من ئێستا ڕوو بەڕوو ئەو قسانە لەگەڵ تۆ ئەەکەم یعنی من یەک لەو شتانی کە پێی معجەبم بە باوکی خۆم ئەوەیە کەوا حەق گۆ بوو لە هەر شوێنێک بە لە هەر شوێنێک بە حەقی ئەدرکاند. زۆر باشە مامۆستا بەدەر لە کاری بانگەوازی مامۆستا کاتیەوەی با بڵێن بێگومان لەبەرەوەی سەرقاڵی بە کاری داوە وەروەها کێش و کۆمەڵایەتیەکان وەگەزانین مامۆستایانی ینی لە کۆمەلگایە کەمێک سەرقاڵیان زیاترە وەروەها بەردەوام سەرقاڵیان بۆ دروست دەبێت لە مەسایلی نووسینی کتێب لە بواری دینی یا خۆی بارێک تایبەت بە پیشەکەی خۆی ئەگەر هەستت کرد بێ مامۆستا هیچ کتێبێکی ئێستاکە لە نووسین بوو یانی تەمەەن فرسەتی نەدا یاخود لە بەردەست بێ یاخود بە تەمای چاپکردنی بوو بێ بەرهەمی تازەی بەداخەوە زۆر زار باسیە کردەیگۆ ماشەڵە هەرکەسە و بۆ بواری خۆی هەرکەسە و شتێک دەیگۆ من ناتوانم بنووسم ناتوانم ئەو بکەم بەڵام ئەوە ئەزانم کەوا لە زۆربەی هەرە زۆری ئەو پەرتوکانێک کە خوێندویەتی ینی وەکو حاشیەک لەسەر کتابەکانی کردووە وەکو نووسین دەیگۆ من دەستی نووسینم نییە ناتوانم بنووسم بەداخەوە نووسین بۆ مامۆستایانی تر باشە لەبەر ئەوە من ناتوانم ڕاستە کاتم هەیە ڕاستە مەجاالم هەیە بۆ نووسین بەڵام ئەو لیاقەی نووسینم نیە بەڵام خی گەورە بەهرەی تری دابێ لیاقەی تری دابێ لەوە خۆی کاتی خۆی تەرخانە کرد. زۆر باشە. کاک زانە بۆ پێی کە پێشتر مامۆستا بەرپرسی لقی پێشووی زانانی کۆمەڵی ئیسلامی بوو لەو لقەدا چ ڕۆڵ و کاریگەریەکی هەبوو ئەو بوارانە یاخود ئەو بڕیارانەی کە لەو لقەدا داوێتی چی بوو؟ وڵا بەداخەوە من ئەو کات لە خزمەتیان دەبووم ئەو کات باشی مەرحومان لە هەولێر بەرپرسی ئەو با بڵێن لەقەب بوو لە هەولێر بەرپرسی نووسینگەی هەولێر بوو من ئەو کات بەداخەوە لە سۆرام نەمتوانین لە خزمەتیم بەڵام مامۆستان کەوا باسی هەڵوێستەکانی یەکەن بەڵام ئەو زۆر جار دەیگۆ وەڵڵاهی بەرپرسیارەتیم حەز لێ نییە حەزەکەم گەنجێک بێتە پێش حەزەکەم بەڵام ئەو ئەرکە بەمەست پێدراوە تاکو کەسێکی لاقتر و کەسێکی شیاوتر دائەندرێ بۆ ئەو شوێنە ئەکرێ ئەو پرسیار لە مامۆستان بکەیتەوە بەیەکەوە کاریان کردووە ئەو لەوێ بەیەکەوە ئیشیان کردووە بەڕاستی من ئاگاداری ئەو قەرار و بڕیارە نەبووم کەوا لەو کات لە کاتی بەڕێوەبردنی ئەو نووسینگەدایەتی بەڵام بەفەزلی خوای گەورە جێ شانازی بووە کەوا لەوێ بووە شانازی پێوە کەم وەروەها ئەو کاتیش مامۆستانی بەڕێز کە ئەو کاتی لە ئەندام بوون یاخود کارژێرە لەق بوون زۆر زار مەسەڵەن بەیەکە گەیشتین باسی هیمەتیانە کرد باسی تەشجیعی بابیانە کردکەوە ئێمە دەبێ خەڵکانێک بۆ گەیاندنی عەلمانیەت و بۆ دنیای خۆیان هەوڵەدەن ئەو پەیامە بگەێنن وەڵڵاهی ئێمە زۆر ئەولاترین ئێمە زۆر ئەحەقترین کەوە ئەو پەیامە بگەین و هەروەها ئەوان شەرم ناکەن ئێمە باشە بۆ شەرم بکەین ئەوان ناترسین ئێمە بۆ بترسین یعنی ئەو مامۆستانە ئەو شتیان کاتی خۆیان لایەن باسە کرد. زۆر باشە مامۆستا زانا بەحکمیەوەی بەڕێزیشتان با بڵین هاو پیشە و وەروەها هەڵگری هەمان ڕێباز و هەمان پەیامی ئەو ڕێگەن کەوا جەنابی مەرحوم مامۆستا سلێمان گرتوویە بەر بیرت لەوە کردوێتەوە هەرچەنە ڕەنگە تۆزێک زوو بێ لەم حاڵەت و لەم ساتەیە بەڵام یان ئەوکو ئیشەڵا پێشنیارێکیش بۆ خانەوادەی بەڕێزەکەی بتوانن چونکە قسە نەستەقی و حەقبێژی و بەغیرەتی و بەعیزەتی مامۆستا وێنەیەکی جوان و نمونەیەکی جوانە بۆی بێتە مەدرسەیەک و بۆی بێتە ئولگویەک بۆ
هاوپیشەکانی و ئێمەمانانیشکەوا بتوانین ئەو لە ئەزمون و تەجروبەکان و مووقیفەکانی مامۆستا بەهرە وەربگرین کەوا بتوانن حاشەیە کتێبێک یاخود پەرتووکێک لەو بوارەوە بنووسن لەسەر ژیانی خۆی. ینی لەسەر ژیانی بابمانوانە مەبەست ئەوەیە. بەڵێ بەڵێ مەبەستم لەسەر ژیانی تایبەتی و لەو مووقیفانی و لەو حاڵەتانی کەوا تێی کەوتووە. بڵێ وەڵام ماشاءالله پێشتر هەر قەدەری خواوە بوو هەر زۆر جار فکرم لەوا کردەوە بەڵام ینی وەکو بڵێش ترسێکم هەبوو خوا ئاگادار ینی وام ئەزانی کە ڕۆژێک لە ڕۆژان پرسیاری ئەوی لێ بکەم بابە ژیانت وە فلان وە ئەو مووقیفەت وە ینی بیکەمە نووسینێک و یادەوەریەک ئەترسام ینی وەکو بڵێ وام ئەزانی خەریکە ئەمرێ یەکسەر پرسیارەکەم چونکە ئێمە زۆر دوو بە دوو سەفەرمانە کرد مەسەن تەلەفۆنیا کرد دەیگو با بچینە فلان شوێن لای مامۆستا فلان مەسەن بە تایبەتی هەموو جمعەیەک لە خزمەتی بووم ئەمویست ئەو پرسیارە بکەم ڕێگەم بەخۆنە ئەدا ئەترسام دەمگۆ خۆ نامرید ینی وام ئەزانی زوڵمێکەکەم وام ئەزانی قەدرێکم بەڵام بە تاکید کە لەو کات فکرم لێ کردوتەوە ئێستا هەر ئەولاترێکەوە ئیش لەسەر ئەوە بکەم دۆستەکانی بدوێنم مووقیفەکانی ژیانی ئەو پیاوە تۆمارکەم وەکو یادەوەریەک بۆ خۆمان تاکو بتوانین درێژە بە ڕێزکە و ڕێبازی ئەو پیاوە ئایزە بدەین و کەوە بتوانین ڕێزکە و ڕێبازی نەمرێت و لەناو نەچێ. زۆر باشە. دەمەوێت لە بابەتە جیاوازەکانی ژیانی مامۆستا ڕەنگە بە حکمیەوەی تەجروباتی ئێمە لەگەڵ ژیانی مامۆستا کەمتر بوو بێ پێت خۆش بێ لەسەر بابەتێکی جیاوازی ڕەهەندە جیاوازەکانی ژیانی مامۆستا قسە بکەی لەسەر خاڵێکەوە مامۆستا زۆر مسوور بووە لە بواری بانگەواز و داوایە وەکو پەیامێک پێی بوو بێ بۆ میلەتەکەی کەوا پێ خۆش بێ هەمیشە لەو بوارەیە کەوا تەرکیز بخاتە سەر و وەروەها ڕێنمونی هاوڵاتیان و خزمان و دۆستان و وەروە ئەهلی مزگەوت بکا کە بەو شێوەیە ڕەفتار بکەن. بەڵێ دیارە وەکو باسمان کرد کە لەو تەمەنی 67 ساڵێک بوو ینی زۆر هەوڵی ئەدا ئەو پەیامە بگەێنێت بە هەر شێوازێک لە شێوازەکان بە زۆر جار کە خوتبەی پێ ئەسپێدرایە مەسەن لە شوێنێک کە یان بەڕسمی خەتیب بوو بێت ئەگەر بیدیت باە کەسێک مامۆستایەکی گەنج لەوێ حازرە دێگە مامۆستا ڕەنگە جەنابەت ئەو پەیامە جوانتر بگەێنی پێم خۆشە ئەو وتارە بدەیت زۆر جار ینی نەک زۆر جار هەر حزوری من هەبووە لە خزمەتیان تەکلیفی لە من ئەکرد دەیگوت تەنانەت پێشمێژەکانیشی زۆر زار ئەدەبمە کرد دەیگوت تۆ گەنجی تۆ لیاقە زیاترە تۆ باشترە لە تەنانەت لە پێشمێژەکانی و هەروەها لە خوتبەی هەینی زۆر جار لە پرسە و لە پرسە کۆمەڵایەتیەکان تەکلیفی لە مامۆستایانی تر ئەکرد دەیگوت مامۆستایان دەرفەتە ئاوا خەڵک بۆمان کۆ ناکرێتەوە ئاوا خەڵک ئامادە نابێ لە بەردەستمان فەرموون پەیامێک بهێنن زۆر جار ئەگەر بیدیت بە مەجلیسەکە بێدەنگە مەجلیسێک بە ئاخارێشتردا ئەڕوا تەنانەت یەک فەرمودەی پێغەمبەریش بە ئەیگەیاند عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەرمودەی بەگوێ ئامادەبووان ئەسرپاند و مەجلیسەکەی کۆ کردەوە لەوەی کەوا مەجلیس بەلاڕێدا نەبردرێ مەجلیس لەوە نەسێتە جێیەکی دیکە بۆیە ئەو پیاوە هەردەم پەرۆشی ئەوە بوو کە ئەو خەڵکە تێبگا ئەو خەڵکە پێ بگا ئەو خەڵکە دەست بە ئیسلامەوە بگرێت زۆر پەرۆشی ئەوە بوو کەەوە خەڵک ڕوو لە ئەڵمانیەت بگا زۆر پەرۆشی ئەوە بوو ئەنی داخی ئەکرد دەیگۆ پێم ئەسەفە ئەو خەڵکە ژیانیان نییە لەدەست ئەڵمانیەت لەدەست لادینیەت کەچی بەدوای ئەەکەوی کەچی شوێنی ئەەکەوی کەچی دەنجی بۆ ئەدا کەچی خۆی بە قوربانەکە کەچی ئەو قورئانە لە لای خالقەوە هاتووە لە لای پەروەردگارمانەوە هاتووە و هەروەها بۆ کەسێک هاتووەکەوە ئەشرەف خەڵقی لایە کەچی بە ئەو باوەڕ ناکە بە قسەیەکی حاشەک لە ڕووی ئێوە و بینەراندا بە قسەی درۆزنێک باوەڕەکە ئەنی ئەو پیاوە زۆر پەرۆشی ئەوە بووکەوە ئەو خەڵکە و شار بێتەوە ئەو خەڵکە چیتر بەدوای ئەڵمانیەت و بەدوای بێدینیەت نەکەوێت بۆیە لێرەوە ئەو وەسیەتەی باشی مەرحومان بە خانەوادەی خۆمان لە براکانم لە خوشکەکانم لە برازاکانم و خوشکەزاکانم لە هەرهەمیان ئەو وەسیەتیان ئەگەێنم کەوا ڕێبازی ئەو بەرنەدەن بەوەی کەوا بەدوای ئەڵمانیەت ئەو نەکەون هەتا ئەو لەحزەیەش کە مرد زۆر ڕقی لە ئەڵمانیەت بوو چونکە بە دەرفەتی ئەزانی زۆر جار لە نوێژ
لە نوێش کە ئیمامەتی ئەکرد ئاوری ئەدایەوە مەسەرەن فەرمودەیەش پێغەمبەری خوا ئەدرکان زۆر جار مەسەرەن سوعبەتی لێگێک لەگەڵ یەک نوێش خوێنەکانە کرد بۆی کەوا بتوانانی سەرنجی بەلای مزگەوت داڕاشێشی نەخوا نەخواستەوەکو هەندێک کەسانێک کەوا خەڵک بتۆرن لە مزگەوت تەنانەت مامۆستای مەرحومان کە ئاسڵ یاقێکی زۆر بەرزی هەبوو لەوەی کەوا دەرس و دیراسی زۆر ئەو بکات بەڵام مامۆستای مەرحومان لەگەڵ منداڵی گچکە ئامادە بوو لە سیپارە ڕادەرس پێگوتونە هەتاکو قورئانیان تەواوە کرد. زۆر سپاس بۆ مامۆستا زانا سلێمان کوڕی خوا لێ خۆش بوو مامۆستا سلێمان پیر ئۆمەرەی سپاس کامیوانی بەرنامەکەمان بووین. سپاس دەکەین جەنابی مامۆستا.